سۆران پاڵانی ئەندامی باڵا لە کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانی ئێران میوانی کورد کۆنێکشنە. کاکسۆران زۆر سپاس بۆ ئامادەبوونت. حەزی دەکەم هەر یەکسەر بچمە ئەو پرسیارە ئەم ڕێکەوتنە چەندێک لە بەرژەوەندی ئێران دەکەوێتەوە. لە ڕاستیە سەرەتا سپاس لە ڕاستیە تا ئێستا ئەوەی کە ڕوودەدا لە سووریا هەمووی لە بەرژەوەندی ئێرانە بووە، چونکە ئەمریکا وەک زلهێزێک نەیتوانیوە ئەو هەیمەنەی خۆی لە شەڕی سووریا بسەپێنێەوە. ئەو بەرنامەی کە هەیە بۆ بەڕاستی نەیتوانیوە بچێتە پێشێ. بە هاتنی رووسیا تەرازوی هێز هەمیشە لە قازانجی ئێرانە گۆڕاوە. ئەو ئەگەر بەسەش ئەتوانێت دەرەتانێک بدا جارێکی تر بە سووریا کە نەفەسێکی زیاتر هەناسەیەکی زیاتر بەخۆی بدا و بەداخەوە هەرچی ئالۆگۆڕەکە ڕوەدا لە سووریا تا ئێستا بە قازانجی ئێران چۆتە بە هەر لەگەڵ هاتنی داعش و یەکلابوونەوەی ئەمریکا و هاوپەیمانان بۆ شەڕی داعش و پشتگوێ خستنی ئەسەد سەرەڕای و هەموو کارەسەتە گەورە ئینسانیان نەهێناوێتی تا ئێستا هەمووی بە قازانجی ئێران و مانەوەی ئەسەد بە قازانجی ئێران تەواو بووە. هەروەکو لەو راپۆرتی پێشوشدا بەرجۆمانکەوە ینی مەرج نییە ئەم ڕێکەوتنی کە کراویشە درێژە بکێشێ، چونکە ڕێکەوتنەکانی پێشوش بەردەوام گرفتیان هەبووە. حەزبڵای لوبنان کە سەر بە کۆماری ئیسلامی ئێرانەوە ڕێکخراوێکی تێرۆریستیش ناسراوە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا، چەندێک کاریگەری دەبێت لەسەر درێژە کێشانی ئەم ئاگربەستە لە ناو سووریادا. لە ڕاستیە وەک جەنابێکی باسی کرد ئاگربەستەکان و حتا کۆبوونەوە کۆنفرانسەکان نەیتوانێت نەتیجەیەکی دروست بە چارەسەری قەیران لە سووریا بدا. بۆیە حیزبوڵایەکی لەو هێزە کاریگەرانەیە کە شەڕی نیابەتیەکە لە سووریا و یەکی لە پایەگا ئەستەکانی مانەوەی نظامی ئەسەدەوە ئەوان نیان شاردنەوە کە هەموو تەمویلەکانیشان لە ئێرانەوە. ئەمانە بەرەیەکن کە سەرنجام هەمویان بەرژەوەندیان و چارەنووسیان پێکەوەی. بۆیە من پێم وایە ئەم ئاگربەستە ژۆک ئاگربەستەکانی تری درێژە ناکێشێ. شتێکی کاتی ئەمریکا هەموو هەوڵێکی خۆیدا بە حکمی ئەوەی کە ئەم کابینە لە کۆتایەکەیەتی و هەڵبژاردن لە پێشەکە جۆرێک لە ئارامی بە سووریا بدایە، جۆرێک لە هاوسەنگی بهێنێتە کایەوە کە بە قازانجی خۆی تاوە بێ. بەڵام هێزە تونڕەوەکان کە لەوێ حاکمن و یەکێ لەوانە مەسەلەی خودی حیزبوڵایە و چارەنووسی حیزبوڵایش بە سووریەوە بەندە، چونکە سووریا وەکو نقطە کۆتایی استراتیژی ئێران ئەگەر بڕوخێت حیزبوڵا ئەکەوێتە مەترسیەوە. بۆیە من پێم وانێ بتوانێت زۆر ئیدامە بکێش. بۆ تورکیا چۆن؟ تورکیا ئێستا لە ناو خاکی سووریادایە شاری جەرابلوسی داگیر کردووە. ئەو خۆی دەڵێ بۆ پاراستنی سنوورەکانی خۆیەتی و بەڵام ئەگەری چوونە قوڵایی زیاتری ناو سووریاشی بە دوور نەزانیوە. تورکیا دەبێت بە فاکتەرێک بۆ درێژە کێشانی ئەماگربەستە. تورکیا ئێستا هەموو ئەجندای تورکیا لە ڕاستیە مەسەلەی بەشار ئەسەد نییە. ئەوەی بۆ تورکیا مهمە مەسەلەی کوردەکانەوە ئەو ناوچانەیە کە ئەوێ دەستی بەسەرا بگرێ و دوورخستنەوەی کوردەکانە لەو ناوچانەی کە دەستیان بەسەرا گرتووە. بۆیە ئێستا ئەجندای سەرەکی نەک لەگەڵ مانەوەی ئەسەد یا ڕۆیشتنی ئەسەد نییە کە یەکێ لایەنە بەهێزەکانی پاڵپشتی ئۆپۆزیسیۆن بۆ ئەوەی ئێستا کە بەرچاوی تورکیای گرتووە کوردەکان و هەموو توانای خۆی بەکاردێنێ بۆی بتوانێت ئەو ناوچانەی کە کوردەکان بەدەستیان هێناوە پاشەکشیان پێ بکە هێزی خۆی لەو ناوچانە بسەپێنێ ئەو ناوچە استراتیژیانەی کە بەدەست کوردەکانەوەن پاشەکشیان بۆ پێ بکە. بۆیە بە بڕای من نقطەی بەهێز یا با بڵێن ئەجندای سەرەکی تورکیا ئێستا لەو خاڵەوە سەرچاوە ئەگرێت کە تا چەند بتوانێت هەیمەنەی خۆی بەسەر ناوچە کوردیەکانەوە پاشەکشە بە کوردەکان بکە. ئەمە پێشتر لە زاری وەزیری دەرەوەی عەرەبستانی سعودیە ژیۆمان نێبوو کە دەڵێ کوردەکان بە تایبەتی یەپەگە نابێ شەڕی ناو سووریا بکە و شەڕی دژی تەنانەت دەوڵەتی ئیسلامیش. وەکو وەزیری دەرەوەی عەرەبستانی سعودیە دەڵێ لەبەرەوەی کوردەکان تێرۆریستن و سەر بە پارتی کرێکارانن. پێت وایە ئەمە گۆڕانێک لە هاوچەشەکەدا دروست بکات لە ناو سووریا؟ لە ڕاستیە سووریا بۆتە شوێنێک بۆ یەکلاکردنەوەی ململانێ ناوچەی هەرێمیەکان یان ناودەوڵەتەکان و لەمەدا هەر هێزێک یاریکەرێکی سەرەکیە بۆ خۆی و هەر هێزێک پاڵپشتی کۆمەڵی هەر هێزێکی هەرێمی یان نێودەوڵەتی پاڵپشتی هێزێکی داخلی لە سووریاکە. بۆیە بەڕاستی ئەم ئاگربەستە ناتوانێت استقرارێک بێنێتەکایەوە و ناتوانێت ئارامێک بێنێتەکایەوە. بۆیە بە بڕای منی سعودی بەدوای بەرژەوەندەکانی خۆیان ئەگەڕێ و کوردەکان لە ئەجندای استراتیژێتی سعودێنین. ئەو هێزانەی کە بەداخەوە لە ئەجندای سعودێن کۆمەڵی هێزی ڕادیکالترن کە لەگەڵ کوردەکانیشە لە کێشە و ململانیان. بۆیە مانەک هەمووی کۆمەڵە فاکتەرن دەسەدەنە دەستیە کە سعودی هەڵوێستێکی وا بنوێنێ و ڕەنگە بەشێکی لەبەر خاتری دڵی تورکیە بێت، چونکە سعودیە سەرنجام تورکی بۆ مهمترە تا کوردەکان و ئەو هێزێکی کاریگەریشە لە پاڵپشتی ئۆپۆزیسیۆنی سووریا و ڕەنگە هەر ئەم عادلانە بێت کە هەرێک ئێوێ بەشی خۆی ببە و هەر کەسێکیش ئێوێ دڵی
هاوپەیمانە بەهێزەکانی وڵاتە بەهێزەکان بخۆشکات لە سێ گۆشەی نێوان مۆسکۆ تاران ئانکەرەدا مۆسکۆ بەلای تارانە زیاتر داعشکێنیا بەلای ئانکەرەدا زۆر بە کورتی پێم وایە زیاتر بەلای ئێرانە چونکە ئێران هاوپەیمانی استراتیژی ئێران ملکەتی رووسایە ملکەت لەگەڵ هێزێکە بێ ملانەی لەگەڵا بکە بە تایبەت هێشتا رووسیا دڵی بریندارە لە تورکیاوە نەیتوانیوە ئەو ئاعتیبارە یا با بڵێ ئەو متمانە بەدەست بێنێتەوە لە تورکیا نەیتوانێت و متمانە بەدەست بێنێتەوە ئاعتیبارە لە ڕای رووسیا بەدەست بێنێتەوە چونکە تورکیا هێزێکی زۆر کاریگەرەوە بەرژەوەندەکانی ئەم دوو وڵاتە لە سووریا دوو بەرژەوەندی یا دوو ئاراسی دیش بەیەکن کە زۆر جارێ ڕەنگە نەتوانێت پشتی پێ بۆسی کاکسۆران زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوون لە بەرنامەکە زۆر سپاس دەکەم.